عەبدوڵڵا حوسێنە دانیشتووی شاری سلێمانیم وەکو باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەت کە توش بووە بە حاڵەتی ئۆتیزم. مناڵەکەم تەمەنی 13 ساڵە، شکر بەخوای ئێستا وەسعی باشە و حاڵی زۆر باش بە و زۆر بەرەو پێش چووە پێش لە ئەنجامی کۆمەڵێک هیلاکەتی و ماندووبوونی کە لەگەڵمان هیلاکەتیمان لەگەڵ داوە و قوربانیمان بە خۆمان ناوە لە پێناو هەنێک باش بوونی ئەوە. ئێستا توانێت شکر بخوێنێتەوە بنووسێت، ئەتوانێت وەکو هەر مناڵێکی ئاسایی زۆر ئاساییە بەڵام تەواو جیاواز لە ڕابردوو هەڵسوکەوت بکە ڕەفتارەکانی بکە لە ناخواردنی لە هەڵسوکەوتکردنی لەگەڵ دەوروبەری لە تێکەڵبوونی لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ دەوروبەرە و ئەو پێویستیانەی کە ئەو هاوکاریانەی کە پێویستە خۆی خزمەتی خۆی بکە لە خۆپاکردنەوە و دەست و چاوشردن و ناخواردن و خەوتن و خۆ ئامادەکردن و جلقەتکردن و شکر بەخوا ئێستا زۆر باشە. ئەمیش ئەم لەبەرەوەی تەمەنی گەورەیە و ئەم لە ساڵانی 2014 کە ئۆتیزم شتێکی تازە و من لە ساڵ و 6 مانگی زانیم کە ئۆتیزمە. هەرەو کاتە خوێنەوەم بۆی کرد بە ئەو نیشانانەی کە هەبوو بۆ ئەوسا کە ئەیانوت ئۆتیزم بۆ نمونە بەم هەر مناڵێک ئەم حاڵەتانەی هەبێ ناوی ئەنەی ئۆتیزم واتاتێت ناو شەبەنگی ئۆتیزمەوە کەەوەنە ورد نەکرا بۆ ئێستا. ئەو کاتە هەر حاڵەتێک بۆ زۆریش تازە بوو، بەڵام یەکەم جار کە تەشخیصمان کردوتیان تا 3 ساڵی ناتوانین بە تەواوی تەشخیصیکەین، بەڵام من لەبەر ئەوەی دووەم مناڵم بوو زۆر شتی هەبوو جیاوازتر و لە مناڵی پێشوم، بۆیە هەرزوو ئەو کۆنتاکتەی کە لەگەڵ فەیسا هەیەی وشانەوانەی نەبوو، بۆیە سووتر هەستم پێ کرد. هەرو کاتە من ماڵم لە قەڵاتزە بوو، ماڵم هێنا بۆ سلێمانی لەبەر خاتی ئەو مناڵە داخلی سەنتەری حکومیم کرد، دوای بردمە سەرتەری ئەهلی ڕاهێنانێکی چڕ و پڕمان لەگەڵا کرد، بەڵام دواتر بەهۆی شەڕی داعش و ئەو قەیرانە دارانی بەسەر هەرێمی کوردستان هات بە تایبەتی بە سەرچینی مۆزەفین تۆزێک قورسایی کەوتە سەر شارمان. دواتر چوین بۆ دەرەوە کە من ویستم لە ڕێگەی UN-ەوە بینێرم بۆ ئەمریکا، بۆیە ماوەیەک لە تورکیا ژیاین نزیکی ساڵ و نوێک لەوێ لە سەنتەرەکان. من لەو کاتەوە دەستم کرد بەوەی کەوە هەوڵم لە هەر شوێنێکی دنیا هەبێ ئەزمونێک زانستێک فێر بم لە پێناو خزمەتکردن بە مناڵەکەی خۆم، بۆی کە لە سەرەتای تەمەنیەوە بتوانم کۆمەڵێک شتی فێر بکەم بۆی لە پاشە ڕۆژ و لە مستەقبەلا بتوانێت خۆی بەڕێوە ببە. بەڵام هەمووتان ئەزانن لەوانەیە زۆر شتێ بە مەسەلەی مادی بکرێت، هەنی شت هەیە بە مەسەلەی هی نەکرێت، جوهدی تاقی ئینسانیە، هەنێکی پێویستی بە مادیە. ئینسان لە دنیادا معڕەزە بۆی کە کۆمەڵە شتێ بەرەو ڕووی بکرێتەوە، بەڵام هەنێک شتەیە خۆویستە، هەنێک شتێک خۆنەویستە و ئەو شتانەیە بێ ڕوئەتەن و ئەو شتانەی کە ترست هەیە لە ڕوودانیان ئەگەر قەدەری لەسەر نەبێ ڕوونادا. بۆیە بەڵام خۆزگەیەک نەبێ بڵێ خۆزگە ئەو شتم بۆ کردبە و ئەو عەقڵ و تێگەیشتنەی ئەمڕۆ من هەمە لە بواری ئۆتیزمە ئەگەر ئەوستا هەم وایە لەوانەیە باشتر بووە، چونکە هەم نەبوونی سەرچاوە و ڕای جیاواز لەسەر بواری ئۆتیزم و شەبەنگی ئۆتیزم بەڕاستی هەتا ئەم دەقێش قورسە بۆ خێزانی ئۆتیزم بتوانێت بە قسەی کام دکتۆرکە، بە قسەی کام ڕاهێنەرکە، بە قسەی کام دەروون ناسکە، کام عیلاج باشە، کام زۆری خواردن باشە. چونکە خۆتان ئەزان هەتا ئێستا لەبەرەوەی هۆکاری توشبوونی ئۆتیزم لە دۆزراوەتەوە بۆیە ناشتوانی چارەسەرێکی 100% و ڕێگای گونجاو هەبێ، بۆیە هەریکێکەوە لە ئایدایەکەوە بیرەکاتەوە لە سوچێک لە سوچەکانەوە سەیری ئۆتیزم و شەبەنگی ئۆتیزمەکە، بۆ کاتە زۆر قورستر وەک لە ئێستاش. بەڵام من دوای گەڕانم زیاتر لە سەروی 150 سنتەری عالەمم بینیوە، سنتەری ڕاهێنانی ئۆتیزم، فی سەبیلی ئەوەی یەکێک لەو شوێنانە لە هەر شوێنێک دێڕێک بێ، ڕاهێنانی کەم بێ، شتێک بە خزمەتی مناڵەکەی پێ بکەم. ئەلحەمدولیلا ئەو ئەزمونێکە کۆشم کردوتەوە بە ممارەسە و تەجروبەکردن لەگەڵ مناڵەکەی خۆمان گەیشتوم بە نتیجەیەکی باش. هەر ئەوەش بوو وای کردکەوە باگراوندی مناڵەکەی خۆم ببێتەوەی کەوا من شوێنێکی ئاوادا بنین بە هاوکاری کوڕێکی ئامۆزام کە وەکو پشت و پەناگوو لەگەڵم هەر لە سەرەتاوە کە توانیمان کۆمەڵێک مناڵە شوێنێکا کۆ بکەینەوە. بەڵام ئەوەی کە گرفتە لەم ڕۆیە
مەسلەیەوەیە کە مناڵەکان لە هیچ لایەکەوە دەست گیرۆنین واتە دوو جار ئەرکن بۆ خێزان یەکەمیان ئەرکن بۆ خودی خۆیان کە ناتوانن خۆیان بەڕێوە بن دووەمیان ئەرکن بۆ خێزان زۆر جار سەرڕای هەبوونی مناڵێکی ئاوا لە خێزانەکەیە دایک و باوکەکەش ناتوانێت ئیشێکی تریکە ئەمانە کۆمەڵێک معاناتن کە زۆر جار باسمان کردووە لە زۆر شوێن قسەمان لەسەر کردووە بەڵام ئەمە کۆتایی دنیا نییە مانای ئەوە نییە کە حکومەت دەستی نەگرتی کە ئەم دەستی نەگرتی کە فڵان شتە نەبوو تۆ دەست لە مناڵەکەت بەردەی زۆر ڕاهێنان هەیە زۆر چالاکی هەیە زۆر شتێ لە ماڵەوە تۆ زۆر ئاسایە لە ماڵی هەمومان دەنگە فاسۆلە و دەنگە نۆکمان هەیە هەمومان قوتوی بەتاڵمان هەیە هەمومان مەسەلەن قەسەب و مەسەلەن مور و پەتمان هەیە هەمومان کۆمەڵە یاری تەرکیزی لە ماڵەکەمانە هەیە توانین ڕاهێنان لەگە مناڵەکانمان کەین خۆی نابێت بە شوێنێک وەکو ڕاهێنان لە سەنتەرە لەبەرەوەی مناڵ کە ئەڵێ ئەڕۆم بۆ سەنتەر لەو دقەی کە تۆ عازە ئەدەی بمێنشکی ئەو خۆی ئامادە کارەسێ بۆ شوێنێکی ئەکادیمی واتە نیەتی ئەو لە ڕۆشتنە بۆ ئەوەیە کە بڕا بۆ شوێنێکی ئەکادیمی بۆیە لەو کاتە کە لە ماڵێتە دەرەوە ئەم شتە دەچێتە ناو مێشکیەوە کە بەرەو شوێنێکە ڕابەوەی شوێنی فێربوون بێ بەڵام کە خێزانێک نەیتوانی بیهێنێ بۆ سەنتەر مانای ئەوە نیە دەست لە مناڵەکەی بەردا و لە بەرامبەر ئەوەشە مانای ئەوە نییە کە تۆ مناڵێکی ئۆتیزمت هەبوو هەموو دنیا بینیت بەسەر خۆتە واتە دەرچەیەکی ژیان نەدۆزیتەوە وانە تێڕوانێکی زۆر غەڵەتە من بەردام ڕێنمایی و خێزانانم کردو بۆ تەجروبەیەکی هەم بۆ لە ژیانی خۆمە بەدابڕان لە کۆمەڵگا و بە گۆشەگیریە کە لە ناو کۆمەڵگادای مناڵەکەت بەڵێ بەرەو پێش ناڕۆبەر و بەرەو دواوەش دەبێ و ڕۆشتنی تەمەنی مناڵەکەت کارەساتە لەبەرەوەی ئەو مناڵی کە ئەتوانی لە تەمەنی 3 ساڵی و 4 ساڵی ئیشی لەگەڵەکەی زۆر باشترە زۆر ئاسانتر بەرەو پێش ڕۆ وەک لەوەی کە مناڵی لە تەمەنی 2 ساڵی دەچەکەی بەڕاهێنان لەگەڵی شتێکی تر هەیە کە هاوکاری تەواو و پشت و پەنایەکە بۆ مناڵ ئەمیش پەیوەندی نێوان خێزانە خودی دایک و باوک لەگەڵ خودی مناڵەکە وە کۆنتاکتی خێزانە گەورەکە بەگشتی لە خاڵ و لە مام و لە پور و لەم خێزانە گەورەی کە کۆیەکێتەوە بەڵام بە بچووکتر دایک و باوکەکەیان ئەگەر پەیوەندیەکی سەلیم و تەندروست هەبێ لە نێوانیان ئاسانتر دەتوانن خزمەتی ئەو مناڵەکەن چۆن مەسەلەی ناس کە کاتێک کەسەکەی کە مناڵەکەت خاوەن پێداویستی تایبەتە و توشبووە بە حاڵەتی ئۆتیزم کە زیاد لە پێویست نازت پێدا ئەم لادانێکە بۆ خۆی کە زۆریش حەزەکانیت کوش ئەمیش لادانێکە کاتێک ئەم مناڵەکەی خۆشەوێت زۆر هاوکاری هەبێ ناهێڵە پشت بە خۆی ببەستێ ناهێڵێ خۆی هیچ شتێکە هەموو شتێکی بۆ فەراهەمەکات ئەمە خۆی خۆشەویستی نیە ئەمە دژمنایەتیە بۆ مناڵە و ئەوەی تریش کە هیچی لەگەڵ ناکات و بێزارە و دوعاکات و ینی ئەمەی قبول نییە کە و مناڵی هەیە و هەر خۆی ئەدزێتەوە و خۆی بەشی ترەوە خەریکەکات و هەر خەریکی گلەیکردنە لای ئەم و لای ئەو ئەمیشان خزمەتی بەو مناڵە نەکات کاتێک کە دایک و باوک هەردووکیان هاوکار بن بۆەوەی کە ڕێکەون لەسەرەوەی بۆ نمونە ئەبێ مناڵەکەیان لە ڕۆژێکات چ دەقە سەیری تەلەڤیزۆنکە زۆر ئاسایە با ڕێکەون ئەتوانن کاتە تەلەڤیزۆن کوژێنەوە یان فێری بکەن ناکرێت تۆ بێ لەبەر ئەوەی مناڵەکەت تەلەڤیزۆن خراپە و مناڵەکەت تەلەڤیزۆن لە ماڵەکەتانە بێت نە فێری ئەەکەم ئەمە کاتی تۆیە پێویستە لەو کاتەیە سەیری تەلەڤیزۆنکەی پێویستە لەو نەکاتەیە سەیری مۆبایلکەی زیاتر سەیری ئایپادکەی فێری ئەوە بکرێت بەرنامەکەی بۆ دابدرێت نەک مۆبایلەکانی ماڵەوە بشارێتەوە تەلەڤیزۆن لە ماڵەکانە هەڵگیرێتەوە چییە بەڵام مناڵەکەم سەیری تەلەڤیزۆنەکە با سیرکە بەڵام وەکو مناڵی ئاسایی سیرکە ئەم هاوکاریکە لە نێوان خێزانە گەورەکەشانە هەیە ئەوەیە کە مام و خاڵ و پورەکان هاوکاری ئەو خێزانە بن کە مناڵێکی لەو شێوان هەیە یعنی کاتێککە من مناڵێکم هەیە مناڵەکەم ئەڕۆم بۆ میوانێک شت دەشکێنێ یعنی باقی چیەکە بزانە ئەمە حاڵەتەکەی ئاوایە نەس شێوازی مامەڵەکردن و ڕفتارکردن لەگەڵ ئەو خێزانە بگۆڕا کە هەست بە نەقسێکە ئێمە خێزانمان لای ئەڵە مامەسا 5 ساڵە ماڵی براکەی خۆم نەبینیەوە لە بروی کە ئەڕۆم و ماڵی براژنەکەم کۆمەڵک شت هەیە ئێڵێ لەسەر کەسایەتی خۆشم ئەکەوێت بەڕاستی من ئامادە نیم بکەومە ژێر ئەو قسانەی بەرامبەرەوە ناچارە ناچێ تەرکی عیلاقەکات بۆ ئەگەر ئەو پەیوەندیە گەورەترکەینەوە بۆ کۆمەڵگا کاتێک لە شوێنی گشتی دانیستوی مناڵێکە لە ناکاو ڕائکات و تۆ مارکێتێکت هەیە جبسێک هەڵەگرێت و هینەکات
قەیچیەکە خۆت بۆچی بەدوای ئەگەی وەرە بزانە چییە بزانم حاڵەتێکە لەوانەیە شتێک بێ یعنی گەورە ئەبێت بۆ هەموو کۆمەڵگا کە ڕۆشنبیری لە چواردە وردە گەورە بوو بەناو کۆمەڵگاکە دروست بوو ئاسانتر خێزان ئەتوانێت ینی زۆر ئاسایە خێزانێکە مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە نەتوانێت بە پاسات چۆکە ناچارە 5,000 بە تەکسێکەدا بۆ لە بریوەی 1000 نیار بەدێ بە پاسێک لەمە 5,000 ئەدا بۆ لە بروی قوڵی نیەت ناو پاسەکە مناڵەکە دەنگە دەنکە لەم سەر قسەی گەڵێن لەم سەر قسەیە گەڵێن سێکە سەیری یەکەن چوار کەس دەڵێ خوشکمەوە چێتی ئەرێ بۆ نەت بردووە توخوا مناڵ ئاوا پەروەردە ئەکرێ یعنی ئەمانە ئەرکی سەرشانی کەسەکە قورستر ئەەکەن ڕێککەوتن لەسەر ئەو شتێک کە ئەتۆ پێویستە بۆ مناڵەکە بیکەی لە نێوان دایک و باوک زۆر هاوکارە کاتێک دایک ئەیەوێ خزمەتی مناڵەکە بۆ ڕێگەیە ئەبێ باوک پشتیوانی بێت کاتێک باوگە هەیە لەو ڕێگا خزمەتی مناڵەکە کات ئەبێ دایک پشتیوانی بێت واتە ئەم تەفرەقەی و دووهینیە وەرە ڕۆڵەژیان من بۆت ئەەکەم نانە مەڕۆ بۆ لای ئەو پیسە وەرە لای من بۆ دەکەم ئەمە نا ئەم پیس نییە خۆی مناڵی ئۆتیزم حەزی لە ئیشێکی زۆر ئاسانە بە دوای ڕێگا ئەگەڕێ بە کەمترین ڕێگا ئاسانترین ئیشکە حەزی لە ئیش نییە تۆ ئیشیکە مەشغوڵیکە هیلاکیکە لە ماڵ بە چواردەوردا وەرە خۆ بیوە مەطبەخەکە با سەیرتکە هین ئیشی ماڵەکەی وەرە لەگەڵم دابنیشە ئامەشانە چاکەین ئامانە هینەکەین تۆ بەردەوام قسەی بۆ بکە بەردەوام هەڵسوکەوتی لەگەڵکە بەردەوام فێری ئەو ڕەفتارانەی کە خۆت ئەیکەی با سەیری ئەوانەی ترکە کە ئەیکەن کاتێک هەڵەیەکە ئاگاداری بکەرەوە کە ئەمە هەڵەیە ناکرێ بیکە ئێمە ئەڵێن مناڵ تێناگا بەڵام وانە مناڵی ئۆتیزم کە حاڵەتی ئۆتیزمی هەیە تێئەگا بەڵام ڕەفتارەکانی ڕنگدانەوە ڕەفتارەکانێتی وا لە تۆ ئەکا کە هەزەکەی تێناگا ناتێگەشتنی هەیە بەڵام شێوازی تێگەشتنی ئەو بۆ ژیان و شێوازی تێگەشتنی من بۆ ژیان دووشتی جیاوازن و ناشکێ ئێمە بچینە دنیاکەی ئەوانەوە ئەبێ ئەوان بێنە دنیاکەی ئێمەوە کەواتە ئێمە ئەبێ ئەو ڕێنمانە بە مناڵەکە بڵین کە وای لێ ئەکات بێتەوە سەر ئەو ڕێگای کە ڕاستەکەی کە من و توی تیاژی نەک ئەوەی کە ئێمە بڕۆینە سەر ڕێگای ئەو یعنی کاتێک مناڵەکە سەعات دووشەوە حەزی لە ماکەڕۆنیە هیچ پێویست ناکە دووشەوە هەڵسی ماکەڕۆنی بۆ بکەیت ئەبێ بزانیمە دووشەوە کاتی خەوە فێری ئەوە بکرێت نەک تۆ لە بەرەوەی خۆشت ئەوێ سەعات دووشەوە هەڵسی چێشتی بۆ لێ بنێ زۆر پێویستی تر و زۆر شتی تریش بۆ ئێمە خاڵێکی گرنگەکە لە ناو خێزانەکانە هاوکار بن حەنانی خۆشەویستی دەربڕین بۆ مناڵ گەورەترین خزمەتی ئەکە یعنی ئەوەی کە مناڵی بە ئەنجامی خۆشەویستی بۆت ئەکا هیچ لە ئەنجامی ترس بۆت ناکات ترسکردن فریزکردنە وەستانی ئەو کەسەیە لە ترسی ئەوە کاتێک تۆ نەبووی ئەو ئەچێتەوە سەر ڕەفتارەکە لە ئەنجامی ئەوەی کە لە تۆ ئەترسێ نایکە نەک لەبەر ئەوەی فێر بوو بێنیکە خۆی فێربوون بەوەی کە کارەکە هەڵەیە ڕاستە تۆ نابێ ئەو کارە بکەی لەبەرەوەی هەڵەیە نەک لە ترسە کاتێک ڕەفتارێکی نامۆ لە مناڵ ئێمە شتێکمان کردووە لە ناو سەنتەرەکەمان بۆ ئەوەی کار لەسەر دەرونی مناڵەکان نەکات هەنی مناڵی ئەکادیمیمان هەیە کە گەیشتونە تەمەنێک بەس کێشەی ڕەفتاریان ماوە ئەزمون بەرزیانەکەینەوە بۆ قۆناغەکان ئەوەی کە کێشەی ڕەفتاریان ماوە ئێمە دوو بوو کۆڵەمان بۆ داناون دوو کەسایەتیمان بۆ دروست کردوون ئەم کەسایەتی هەر خەریکی کەتن و ئیشی لابەلایە ئێمە سەرجەنشتی ئەوەکەین و سزای ئەدەین هی بوو کەڵەکە ئەم کەسایەتیەمان ئیشی شتی باشە و شتی باش ئەکات و ڕەفتاری باشە نێت ئێمەش پاداشتیەکەین واتە مناڵەکە سەیرەکات ئەم ڕەفتارە هەڵەیە ئەبێ سزا بدرێ ئەم ڕەفتارە باشە ئەبێ پاداش بکرێ بەبێ ئەوەی قسە لەگەڵ خۆشی بکەی ئەم ئەوە وەرەگرێ تۆ توانیوە لە خێزانەی خۆتا بیکەی خوشکە بچووکەی کارێکی هەڵاکات لە خوشکە بچووکەی تۆ ڕەبە ئەگەر ئەم کردوویەتی ئەمیش نەیکردبێ بەس کە ئەزانی ئەم ڕەفتاری هینی هەیە تۆ بیخەمەلی خوشکە بچووکەکەیەوە برا بچووکەکەیەوە بڵێ ئەمە هەڵەیە بۆ کردوتە ئەم سەیرەکە کاتە ئەو ڕەفتارەیەکە هەڵەیە ئەنی تێگا لەوەی کە هەڵەکەی چی بووە بۆیە لە تێکەڵبوونی خێزان شارەزابوونی خێزان بەوەی کە ئەو حەنانی خۆشەویستە ببەخشێ بە مناڵ بۆ ئەوەی ئەو حەنانەی کە سنووری هەیە نەک ئەو خۆشەویستەی کە زیانی هەیە بیسەڵێت ئەوە خزمەتێکی باشترەکە بۆ مناڵەکە لە چاو ئەوەی ئێستامە خێزانمان هەبوو مناڵەکەی بەسۆتەوە لە ژوورە سزنی کردووە دەگای لەسەردا خەسووە ئێوایە تۆ ڕێگە بە تۆ ئەدا تۆ ئیشەکانی ماڵەکە لە مامۆستا گەوانەکەم چی بکەم ئیشم بۆ ناکرێ نەخێوان نییە ئەم ڕۆژە ئیش مەکە قەی چیەکە چەند ڕۆژە ئیش مەکە بە ئەوە بکەی لە بریەوەی تۆ مناڵە لە ژوورۆ سزنکەی یعنی کۆمەڵێکشت هەیە لە ئەنجامی خۆشەویستی ئەتوانی بیگەێنی ئەمانی جوان ئێستا ئێمە هەست بۆ مناڵانەکەین هەموو مناڵەکانی سەنتەرە دیارن کامیان سۆز خۆشەویستی پێ ئەدرێ کامیان پێی نادرێ تینووی سێز و خۆشەویستیە
و ئەوانەی کە سۆز و خۆشەویستی وەرەگرن و سنووریان هەیە زۆر ئاسانتر پێشەکەون، زۆر خێراتر بەرەو پێشەڕۆن لە چاو مناڵانە. یعنی تۆ ئەگەر حاڵەتی ئۆتیسم حاڵەتێکی زۆر ئاسایی وایە نەبوو بە مۆزوعی گەورە لە هەموو جیهانە، تۆ بڵێ مناڵێکە بە 3 مانگ 4 مانگ ڕاهێنان و مناڵەکەت باشە بێت ئیکاتەوەکەی قورساییە خۆ زۆر نەخۆشی حساسێت هێزاریەوە بە 3 مانگ چاک ناوی بوونە بۆتە داردێکی گەورە. کەواتە تۆ ئەبێ تەسلیمی ئەوە ببی ئەم مناڵەت بەرەبەرە کاتێکی ئەوێ تووشی لە بیرچوونەوە ئەبێ وە زۆری لە مناڵانە گەشکەی مەخفیان هەیە کۆمەڵێک ئەو گەشکەی فۆرماتی ئەکاتەوە دێنێتەوە خاڵی سفر ئەبێ لەسەر تاوە دەست پێکە. بۆیە ڕێنمایی لە ئەزمموی ژیانی خۆم ئەدەم بە هەموو خێزانێکە خاوەن مناڵێکی ئۆتیزم بە هەموو حاڵەتەکان من مناڵەکەی من گۆشتی لە خۆیە کردەوە، گۆشتی لە جەستەی خۆیە کردەوە نەی ئەزانی هەستی نەبوو، بەڵام ئێستا شکور بۆخوا خۆی نینۆکی خۆیەکە ئەو ڕۆژەی کە تۆزی نینۆکەی لە ژێرەوە بکە هەست بە ئاسارەکەیەکە کەواتە هەستانەی بۆ گەڕاوەتەوە. یعنی ئەمە شتێک نەبوو من دەستی لێ بشۆم، ئێستا ئەنووسێت ئێستا ئەخوێنێتەوە، ئێستا وەکو من و تۆ ئەڕۆین لە مەطعەمدا ئەنیشین وەکو مناڵێکی ئاسایی چاوەڕێ ئەکات بزانێت چییە بۆیێت تا خۆی ئێمە دەست پێنەکەینەوە دەست ناکە بە ناخواردن. مانای ئەوە نییە تەواو پێرفێکت بووە بەڵام سەرانەوەت گۆڕاوە. بۆیە خێزان لەو ڕۆژەی هەستەکان مناڵەکەی حاڵەتی یاوی هەیە دنیادا نەخراوە، دنیا کۆتایی پێ نەهاتووە. ئەم ڕۆژە خۆ تەسلیم کە و دەستکە وەڕاهێنانکردن لەگەڵی بۆی 20 ساڵت بۆی مستەقبەلێکی باش 4 ساڵ خۆتی لاکە بۆی 40 ساڵی مستەقبەلت ئاسوودە بی.